جا ئەگەر ئێمە بەهارێکی سەوز و جوانمان دەوێ، ئەگەر بەهارێکمان دەوێ پڕ بێ لە جوانی، پڕ بێ لە ئاو، تێر ئاو بێ، تێر سەوزایی بێ، ئەوە دەبێ بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. چونکە نوح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ فەرمووی ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا. ئەگەر ئێوە بگەڕێنەوە بۆ لای پەروەردگارتان، تۆبە بکەن و بگەڕێنەوە بۆ لای پەروەردگارتان، ئەو پەروەردگارتان ڕووبار و کانیاوێکی زۆرتان بۆ دەردەخات لە عەرزەکە، لەو زەویە بۆتان دەردەخات. کانیەکان کوان؟ ئاویان کووە؟ وەڵاهی موسڵمانێک دوێنێ وتی بیرێکمان هەبووە پارەکە 6 سەعات و نیو ئیشی کردووە لە مانگی 8 6 سەعات و نیو پارەکە. ئێستا زستانە ئەڵێ 5 دقە ئیشەکە. ئەمە بەروومی چییە؟ بەروومی تاوان و دیسکۆیەتی ئەو خەڵکەیە. ئەو خەڵکە کە قژی ئاوالەکە، ئەو ژنە قژی ئاوالەکە، و لەگەڵ پیاوەکەیەتی، ئەو پیاوە بە غیرەتەکەی کە خوا غیرەتی لەسەندۆتەوە. ئەوە بەرووبوومی ئەو هەموو تاوان و زینا و خراپەکاریەیە، بەرووبوومی ئەو هەموو خراپەکاریە کە دەیبینین. کوا بیرەکان، کوا کانیاوەکان، کوا ڕووبار و جۆگەکان، کوا سەوزایەکانی جاران. بگەڕێنەوە بۆ لای خوا یارمەتیمان دەرمان دەبێت. بەڵام ئەگەر ئەوە سەرکەشی بکەین، بە دڵنیایە خوای پەروەردگار تۆڵەمان لێ دەکاتەوە، خراپتریشمان بەسەرا دێنێ. واللهی کاتێک دەتەوێت بچی بۆ دەشتا تۆزێ دڵخۆش بی، واللهی دڵتەنگ دەبیت، ئیلا مەگەر کەسێک خوا شعور و هەستی لەسەند بێتەوە. ئەگینا واللهی دڵتەنگ دەبی، دڵخۆش نابیت، چونکە خەمبار دەبیت، بێتاقەت دەبی.